لایەنەکان لە بەردەم تەحەدای هەڵبژاردندا، لیستی پارلەمانتارە ناڕازیەکانی گۆڕان لە بەردەم تەحەدای هەڵبژاردنی ئەم جارەدا. پێشبینی کورسیەکانی بەرەی هەڵوێست بۆ ئەم هەڵبژاردنە چی دەبێت؟ شەڕی شەرعیەتی ئۆپۆزیسیۆن لە نێوان لایەنە ناڕازیەکاندا. لیستی پارلەمانتارە ناڕازیەکانی گۆڕان بە ناوی بەرەی هەڵوێست بە سەرۆکایەتی عەلی حەمە ساڵح یەکێکە لە لیستە نوێ بەشدارەکانی ئەم هەڵبژاردنە. بەرەی هەڵوێست دەیەوێت لەم هەڵبژاردنە ببێتە سورپرایزی پرۆسەکە لە کاتێکدا بەسەر دۆخێکدا کەوتون کە چەندین ئاستەنگ و لەمپەڕی لە بەردەمە. بەرەی هەڵوێست چاوی لەسەر بەدەستێنانی 7 بۆ 10 کورسی پەرلەمانە. ئەم لیستە دەیەوێت پشت بە چالاکیەکانی سەرۆکی لیستەکە ببەستێت وەک پەرلەمانتارێکی دیار و وەبەرهێنانی سیاسی لەسەر بکات. دەوێت بڵاوکردنەوەی دۆستیەکانی گەندەڵی و ڕەخنە و ناڕازیەکان دژی دەسەڵات بکەنە گوتاری سیاسی و بانگەشەی هەڵبژاردن بۆ خۆیان. هاوکات بەرەی هەڵوێست چاوی لە دەنگە ناڕازیەکانی گۆڕان و خەڵکە و دەیەوێت لە ڕێگای کۆکردنەوەی دەنگە ناڕازیەکانەوە ببێتە سوپرایز و هەم بۆ دەسەڵات و هەمیش بۆ لایەنەکانی دیکەی ئۆپۆزیسیۆن. بەڵام بەرەکە لە بەردەم چەندین ئاڵنگاری و ئاستەنگدایە. یەکێک لە گرفتەکان زویربوونی دەنگەکانی گۆڕان و ناڕازیەکانی پێشووە. بە جۆرێک ئەو دەنگدەرانە هەر هێندە ناڕازی و بێئومێد بوون ئەستەمە جارێکی تر دەنگ بدەنەوە بە گۆڕان. بەتایبەت کە خودی سەرۆکی لیستەکە عەلی حەمە ساڵح و یەکێک بووە لە فیگەرە دیارەکانی دانوستانەکانی پێکهێنانی حکوومەت بەشداری گۆڕان لە کابینەی نۆ. ئەمە لە کاتێکدایە دەنگدەرانی گۆڕان زۆر ناڕازین لە بەشداری گۆڕان و مانەوەی لە حکوومەتدا. هاوکات یەکێکی تر لە کێشەکانی بەرەی هەڵوێست ئەوەیە خەمی چوونە پەرلەمانی باڵی بەسەر گوتاری سیاسیاندا کێشاوە. بە جۆرێک هەمویان لانیکەم زۆربەی ئەوانەی پشتگیری دەکەن یان کاندیدن یان بەنیازن خۆیان بۆ هەڵبژاردنی پەرلەمانی عێراق کاندید بکەن. لە لایەکی دیکەوە بوونی هێزە ئۆپۆزیسیۆن و ناڕازیەکانی دیکە ئاستەنگ و بربەستێکی دیکەی بەردەم بەرەی هەڵوێستە تا کورسی زۆر بەدەست بهێنێت. جیا لەوەی کە هێشتا ئەم لیستە میدیایەکی نییە بەرگری لە گوتارەکەی پێ بکات. هەموو ئەمانەش ئەوەی لێ دەخوێنرێتەوە کە لیستی پەرلەمانتارە ناڕازیەکانی گۆڕان ئەستەمە لە باشترین حاڵەتدا 4 تا 5 کورسی پەرلەمان تێبپەڕێنێت.